والله حەزم لێ سوودەکەت پێشکەش بکەم. فەرموویە. نەشیدە. فەرموو براکەم. شاوە زەنگەی ئێستا دەیبینم هەر یەک مۆمێکی بۆ داگرسێنن ئەو شاوە زەنگەی ئێستا دەیبینم هەر یەک مۆمێکی بۆ داگرسێنن تا ڕۆنەت بێ ئەو جیهانە بەداتوەری ئەم ئیسلامە ئەستن لە خەو و بەیانە مژدەی پێیە ئەو قورئانە مژدەی پێیە ئەو قورئانە وفرموویەتی لەنێو قورئانە ئیسلام بەرزدا بێ لە گرد جیهانە وفرموویەتی لەنێو قورئانە ئیسلام بەرزدا بێ لە گرد جیهانە بەس بە مەرجێک تەقوادار بن خاوەن بڕوا ئەستن لە خەو و بەیانە مژدەی پێیە ئەو قورئانە مژدەی پێیە ئەو قورئانە دەستخەنە نێودا جیاوازی لەبن دڵ و دەروتان سەغ و فیرەوکەن دەستخەنە نێودا جیاوازی لەبن دڵ و دەروتان سەغ و فیرەوکەن بەس بە مەرجێک تەقوادار بن خاوەن بڕوا و ئیماندار بن خاوەن بڕوا و ئیماندار بن ئەستن لە خەو و بەیانە مژدەی پێیە ئەو قورئانە مژدەی پێیە ئەو قورئانە. جزاك الله خيرا قربان جان.